خێراتن چی گەرمتان لێکەن گەلە بە خێرمەن سەر چاومان ئینشاڵڵا خوش ئەسبابێن گۆ دەداتەوە زۆر کەسی دیکەش ئینشاڵڵا وەکومە چاو لێ ئەبێت کە مزگەفتی دروست بکە ئەما مزگەتەمان دروست کردە لەسەر حسابی خۆمان زۆر کەس شێ وەڵا خێر و مێری تێکردیا بەڵام خوا خێریان بنووسێت ئینشاڵڵا ئەمەلمان هەیە زۆر کەسی دیکە وەکومە چاوی لێ بکە کە بە پێویست ئەزانی کە لە سنووری قەزای ڕوواندەست ئێمە شوەکە ئەوقاف هەڵسان بە سازدانی ئاهەنگی مەولودی لە دایکبوونی پێغەمبەر و لەم یادەشدا ئەم مزگەوتەکە ساڵی خێرخوازی دروست کرا مزگەوتی عسمەقان لە گەڕەکی پاشای گەورە مزگەوتەکەشمان ئیفتتاح کرد لەم یادە پیرۆزەدا.